کات بۆ خۆشی و کارکردنە. ئێمە دەبینین ڕێژەی هێنانی مشتری بۆ ئێرە زیاتر دەبێت. ئەو خاوەن پیشەیە دەڵێت ئەوەش ئاماژەیەکە کە مشتریەکان لە شاری فارگۆ لە داکوتای باکوور توانای کڕینیان زیاتر بووە. کاتێک ئابووری بەرەو باشتری دەچێت دەتوان خەرجی زیاتر لەسەر خۆشی و کەیفسازی بکەن. ئەو ژمانای ئەوەیە فروشگاکان کرێکاری زیاتر وەردەگرن. زۆر بازاڕێکی ڕکابەریە، گەلێک پیشە بە تایبەتی لە کەرتەکانی وردەفرۆشیدا پێشنیار دەکەن. ڕێژەکانی بێکاری سەرانسەری لە دابەزیندایە. داکوتای باکوور بە 2.4% لە نێو ئایالەتەکاندا لە پلەی 2 هەمدایە. و کەسێک کە دەستخۆشانەکەی زیادی کردووە دەڵێت دەستیان بۆ خەرجکردن ئاواڵەیە. پێشتر هەرگیز نەمتوانیوە ئاوا پارە خەرج بکەم. هەر لە دەرەوەی ئەو شارە گەورە گمرکەکانی سەرۆک تراموای کردووە هەندێک خاوەن پیشەی بچووکی نیگەران بکات. ئێستا گەلێک جێگای مەترسیە و دەبینم وەرزێرێکی زۆر نایەنەوێت لەم کاتەدا پارەیەکی زۆر خەرج بکەن. بنەماڵەکانی وەرزێر لە داکوتای باکوور شتومەک لێرە دەکڕن و کاروپیشیان باشە. بەڵام خاتون مێری بێزگە لە خاوەنی موچە و دوکان کە هەیەی لە سەرۆکی دەوێت لەسەر گومرکەکان پاشەکشە بکات کە دەکرێت زیان بە وەرزێرانی داکوتای باکوور بگەێنێت. هەم زیانی بە دوکانەکان و هەم بە موچە گەیاندووە جێگای مەترسیە. لە دەمێکدا ئەمریکا و چین لەسەر بازرگانی دەمەتەقەیانە ئەو وەرزێرە دەڵێت لە دەستدانی بازاری چین کاردانەوەیکی دەستبەجێ دەبێت. ئەو دەغڵودانە ئەگەر بوو بازار نەچێت دەهاتیشی نابێت. لێرە ئابووری هێشتا وەک تارمایی وایە 2 مانگ پێش ئەوەی ڕەکەبەری بۆ هەڵبژاردننی کۆنگرێس دەست پێ بکات. لە وڵاتەدا ئابووریەکمان هەیە کە بەشی شار بەستراوەتەوە بە ئابووری دەوروبەری شارەکان. ڕەکەبەری ئەو سیناتۆرە نیگەرانی وەرزێران سەبارەت بە گومرگەکان دەگەێنێت. بە ئەوان دەڵێم کە هەواڵی خۆشەیە، پێویستە چاوەڕوانی هەواڵی خۆش بن. ئێمە بەردەوام گوشار دەخینە سەر بەڕێوەبەرایەتەکە. ئەو ئەندامی کۆنگرێز وەک کاندیدای کۆماری لە وڵات هەوڵی ئابووری بەهێز و بەرژەوەندی یاسای بازدانی ساڵی 2017 دەکات. لە دەمێکدا ئەو یاسایە یارمەتی کرد بە شێوەی مامناوەندی باز لە هەر ئایالەتەکەم بکاتەوە، بەڵام گەلێک کرێکار بە داهاتی مامناوەندی و کەمداهات دەڵێن ئەوان هەز بە و یاسایە ناکەن. لامانکادا کۆمپانی وزەی کرێدنس ڕێبازی کەمکردنەوەی بازی کۆمارەکان لە بەرژەوەندی کۆمپانی خۆیدا دەبینێت. کرێکارێک لەگەڵ ئەو ڕایەیە. سەرۆکان دێک هەنگاوی بۆ باشترکردنی کارەکان گردووەتە بەر وەک ئەوەی کاری بۆ ئێمە گەڕاندوێتەوە کە هی خۆمانە. بەڵام داخوا ئەو شێوازە چوونە پێشەی ئابووری کە بە هێواشیە دەتوانێت دەنگدەری پێویست بێنێتە سەر سندوقی دەنگدانەکان، ئەوەش پرسیارێکی مانجی نوامبر واتە کاتی دەنگدانە.